وان لچوه بلام آوان داره خوین برایشه terör üzerinden kirli hesap yaparsa bizden hak ettiği cevabı alıyor. اوانی که تایر الچیان کشت kararlılıkla aşacağız. Ülkemizi mutlu ve özgür insanların yaşadığı aydınlık ve güçlü bir ülke haline getirmek. Önümüzdeki dönem Türkiye'nin geleceği için kalıcı reformlar yapacağımız bir dönem olacak. Bütün وهر وها كاتك ئێمە لێژنێکی لێکۆڵینەوەمان نارد بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکەین لەبارەی تیرۆری تایر ئەڵچێوەمان بۆ دەرکەوت کە ڕێکخراوێکی تۆریستی لە پشت ئەو تاوانەوە بووە هەر زۆر ڕێز دەنوێنم بۆ هەموو قوربانیانی هێزە چەکدارەکانەوە بەردەوامە بین لە لێکۆڵینەوە لەم بابەتە نامانەوێت کە شەو قەیران دروست بوو لە نێوان هاوڵاتیاندا دوشمنایەتی دروست بێ ئیتر فێڵ و فتەڵەکەیان هەرچەند گەورە بێ ئێمە ڕوبەڕوویان ئەبینەوە تاوەکو ئێمە بۆ ئەوەی بەختەوەری و سەقامگیری بۆ ئەم وڵاتە بخەینەوە هەروەها دەمەوێت بیرتان بخەمەوە کە لە ماوەی داهاتوودا ئێمە چاکسازی بەردەواممان دەبێت بۆ ئەوەی داهاتوێکی زۆر باشمان هەبێ ئەم وڵاتە داهاتوێکی زۆر باش و سەقامگیری دەمەوێت جەخت بکەمەوە لەوەی کە ئەندامانی پەرلەمان ئێوە شایەدی چەندی چاکسازی مێژووی دەبن لە داهاتوودا مێژووی ئەم وڵاتە و داهاتووی ئەم وڵاتە دەستنیشانەکەن لەبەر ئەوە من داوا لە ئێوە دەکەم کە پشتیوانیمان بکەن بۆ ئەوەی بتوانین بەردەوام بین لە پرۆسە و ئاڕاستەی چاکسازی و نابێت لە بیرمان بچێت کە milletime ve siz değerli yol arkadaşlarıma inancımı bir kez daha vurgulayarak sözlerime son veriyor. نابێت ئێمە لە بیرمان بچێت هەموو گەنجانی تورکیا پشتیوانی لە ئێمە دەکەن یارمەتی ئێمە دەدەن نابێتەوەمان لە بیر بچێت کە ئەو نعمەتە گەورەی کە پێمان هەیە ئەو نعمەتەی کامانە خوای گەورە پێی بەخشیوێن ئێمە ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەم خوای گەورە لێ پرسراوە بین پێویستە بزانن کە ئێمە کۆمەڵێک چاکسازی مێژووی بەلە تەماشەوانن هێژاوە کوێدیتی گوتنن داوتۆڵۆبن سەرۆکوێزیرێن تورکیا کو دەربارەی هەند مژاران ئاخەبینکردن لەسەر داهاتیە تورکیا داخواست پارلەمنتۆی کرد و پشتیوانیاوی بکەن ji بۆ یەکێ داهاتیدا بکارە بنن ji بۆ پێشخستنا وڵاتی خۆ بکەن هەروەسا بەهەجێ کوستنا تاراڵچیژی کرد و دەما دەربازبوویدا لە ئامەدێ هاتبوو تەرۆرکردن تەماشەوانە نێژا لە داوی